ئێمە وەک دەستگای بەخشین هەموو ساڵانە لە جەژنی قوربانی پیرۆزدا بە هاوکاری خێرخوازان کە چی بە پارە بێت چی بە سەر حیوان بێت بە هەر شتێک بێت کە هاوکاریمان دەکەن ئێمە ساڵانە قوربانی دەکەین بۆ ئەو خەڵکەی و خۆی پاداشتی خێرخوازان بداتەوە کە دێن بە دەنگمانەوە چونکە هەموو ساڵێک بەخشین ئەو پرۆژەی هەیە کە بەسەر کەم دەرامەت و بێباوک و کەم ئەندام و هەموو چینی تۆشەکان دەگرێتەوە بەسەردا دابەش دەکەین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و لەو خێرخوازانە یەکەمەوەی ساڵانە و ڕۆژانەی خەڵکی فەقیر و هەژار وەبیرا. سپاسی هەموو لایەکیان دەکەم و خوا سەرکەوتویان کا و خوا ڕزقیان بۆ زیاد کە ئینشاءالله و خوا دەستی فەقیر و هەژاری بیان پارێزی بۆی دەستی فەقیر و هەژاریان گرتووە و دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەین کە هەموو ساڵێ ئەو خێرانە دەکەن و فەقیران بەسەر دەکەنەوە خوا خێری بۆ ئەزریان بداتەوە خوا مۆفەقیان کە ئیشێکی چاکە ئەو خێرخوازیە دەکەن بۆ خەڵکی و دەستخۆشیان لێ دەکەین.